ناوم ئیسماعیل یاسینە سەرپەرشتیاری لایەنی دارایی و ژمێریاری پرۆژەمە. ئەمە لە سەرەتای ئیشەکەی دەستمان کرد بە دانانی سیستەمەکی جوان کە هێشتا تەنها بیرۆکەکە بوو، هێشتان یان دەتوانین برێن هەر پارەشی نەبوو مەشروعەکە. دەستمان بەلایەنی ئەوەی کرد کە بە شێوەیەکی پرۆفیشنەڵ ئیش بکەین. چەند خاڵێک لە بۆ جەنابتان ڕوونکەمەوە. یەکیان هەرچی تعلیماتە لەو پرۆژەیە جێبەجێ دەکەین. لەوانە دانانی سیستەمەک لە ئەوەلی سیستەمی ژمێریاریماندانە داتابێزێک، ئەو داتانەی هەم تێدا داخل دەکرێت. هەر پارێک بێتە ناویەوە، هەر پارە چشکە دەربچی، هەر مساهیمەک کۆدەکی خۆی هەیە، ناوەکی خۆی هەیە کە ئێستا ئەمە 7500 پشکمان هەیە. ئەو سیستەمە لە یەکەم پشتی دەستی پێکردیە و لە یەکەم مساهیمی هەمووی ناوی تۆمار کرایە و بە ناوی سولاسی و بە هەموو ئەو دیتێڵانەی کە هەیتی و هەر خەرجێک کە دەردەچی هەمووی داخلی ئەو سیستەمەی دەکرێت. ئەو سیستەمە چمان لۆ دەکا؟ یەکەم هەموو شتەکانمان لۆ حفظ دەکاتن، هەمی دەهێڵتەوە، هیچ شتێک تێدا بزر نابی. دووەم لۆمان تەحلیل دەکاتن، یعنی سبەینێ هەر شتێکمان ویست یەکەوسە راپۆرتمان لەسەر دەداتێ کە ئەو شتە کوو بووە وەکەی نێبووە وەچێ ئیشەکەی کردیە. خاڵەکی دی بەشی ژمێریاری و دارایی ئەوەیە کە کادیرەکانمان هەمووی فێر کردیە کو ئەو سیستەمەی بەکاربینی. خاڵەکی دی لایەنی ژمێریاریمان کو زەبط کردیە، ئەویش هیچ خەرجیەک نییە لەو نەخۆشخانەیە بکرێتن، یان هیچ عملیەتی دارایی کەمتر لە 6 کەس تەوقیعی لەسەر بکە کەەوە خۆی ڕقابەیە لەسەر خۆی. هەر کاتێک ئەگەر یەک کەس ئیشەکەی کرد احتیمالی غەڵەت و ڕوودانی هەر هەڵەیەک نزیکە، کە بووە 2 کەمترە، کە بووە 3 زۆر کەمتر دەبی. ئێستا هیچ عملیەک نییە، جاری وایە 8 کەس تەوقیع دەکا لەسەر یەک عملیەی. ئەو 8 کەسە هەموو اختصاسەکانی تێدایە، لە ئەندازیاری، لە کەسی ئیداری، لە کەسی ژمێریاری، هەمیان تەدقیق دەکەنەوە. خاڵەکی دی بنەمای داراییمان کوو بە قۆت کردیە لێرکوانە، جگە لەوەی ئەو چەند کەسە خۆیان مراقیبن لەسەر هەموو ژمێریارەکەی و لەسەر هەموو پارەکان. شەریکەی خارجیشمان هینایە کە خارجی ئەو مؤسسەیە و کە پێ دەڵێن شەریکاتی تەدقیقی حسابات. شەریکەشی ڕسمیمان هەبووە هەتا نهایەتی بانجی 3 کە شەریکەی KHCPA بووە. ئەوە تەدقیقی دیتێلی هەموو ئیشەکانی کردیە. خۆی عادەتەن لە شەریکاتی عالەمی کە هەیکەلیەکی دارایی هەبوو پێویستی بەوەی نییە هەموو تەفاسیل و دیتێلەکان تەدقیق بکرێتەوە، چکە خۆی 6 کەس هەتا 8 کەس هەمووی تەدقیق دەکاتەوە. بەڵام ئەمە بەوەش ڕازی نەبووین. ئەو شەریکە خارجیە ئیتفاقمان لەگە کردیە کە بێتن تەدقیقی دیتێلی ئیشەکان بکاتن. لەبەر ئەوەی چونکە ئەمە گوتمان جگە لە خۆمان مساهیمەکی زۆری تێدایە هەتا ئیطمیئنان بدەینە هەموو کەس. ئەوەی کە لەناو ئیشەکەش نییە لە دەرەوە بە ئیسراحات برێ ئەمن چەند پشکەکم هەیە لە میهرەبانی بە باشترین عملیەی داراییدا دەچی. لۆیە ئەو شەریکە تەدقیقە قانونیە کە شەریکاتی قانونینە، شەریکاتی تەدقیقی حساباتن، چەندین ئیش دەکەن. ئەوانە لە ناو دیتێلەوە هەموو وەسڵەکانیشی ختم کردیە. خۆی عادەتەن ئەو شەریکانە دێن سەری سارێ حساباتەکەی دەبینن، تەمەشای نەتیجەی دەکەن، ئاخیری تەقریر لەسەر دەنووسن، بەس بە کورتکراوەیی شتەکان دەبینن. بەڵام ئەمە بۆش ڕازی نەبووین، گوتمان بابێتە ناو دیتێلی ئیشەکان. خاڵەکی دی سیستەمی ژمێریاری و داراییمان لەسەوەی دانایە کە تەحلیل هەبی. یعنی ئەو سیستەمەی کە دامان نایە 2 هەدەفی ڕئیسی هەیە. یەکیان پاراستنی پارەکەی، دووەمیان تەحلیلە. ئیشی ڕئیسی دارایی و حسابات ئەوەیە کە تەحلیلی ئیشەکان بکە، ئەوەی کە لە ڕابردوو هەرچە عملیەک کرایە هەموو لۆ تەحلیل بکات. ئەو تەحلیلەش زۆر ئیحتیمامان پێدایە و ئەو سیستەمەی کە دامان نایە هەموو تەحلیلەکانی تێدایە. جگە لەو سیستەمەش دەتانین بەو مادە خامەی داتایی کە تێدایە تەحلیلاتی دیکە و راپۆرتی دیکەش تێدا دروست بکەین. زۆر سوپاس.